ئێوارتان باش بینرانی بەڕێز زۆر خۆشحاڵم جارێکی تر لە پرۆگرامی ئەودی سنوور بە دیدار شادەبینەوە. هەرێمی کوردستان و بەغدا پرسە ئاڵۆز و پڕپرسیار و پڕتەنگەژەیەکەی کە چەندین ساڵە بۆتە گرێکوێرەی نێوان ئەم پەیوەندیانە. بەشێکی زۆر لە شرۆڤەکاران پێیان وایە ئەگەر تا ئێستا هەرێمی کوردستان و بە دیاریکراوی هەولێر و بەغدا نەتوانێت بگەنە ڕێکەوتن، کەیلەکەی تەنها نەوتە، یەک بەرمیل نەوت ئەتوانێت ئەم گرێکوێرێ بکاتەوە. هەفتەی ڕابردوو بە بەشداری بە هاندان بە ڕۆڵپێدانی جیاوازی لایەنە جیاوازەکان و وڵاتە جیاوازەکان دوجار هەولێر و بەغدا ڕێکەوتن بۆ ماوەیەکی کاتیش بێت کە نەوتی هەرێمی کوردستان هەناردەی بازاڕی جیهانی بکرێتەوە. ئێمە لە دەرەوەی وێنە بچووکەکەی هەولێر و بەغداوە سەیری وێنەی گەورەترەکەین کە ئایا ئەمە چەندە کاریگەریە بێت لەسەر ڕۆژهاتی ناوەڕاست. ڕۆڵی وڵاتانی گەورەی جیهان و بە تایبەت ئەمریکا لەم پرسیار چی بووە؟ ئایا کۆمپانیاکان لە قۆناغی داهاتوودا چۆن مامە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن؟ هەرێمی کوردستان پێویستی بە چاودێری کۆمپانیاکانە بێت یان ئەوەش بە عێراق سپێرێتەوە و بەغدا و وەزارەتی نەوتی عێراقی ئەمەکە لە هەستەوەگرن. پێم وایە لای بەڕێزیشتان زۆرێک پرسیاری دیکە هەن کە پەیوەستن بەم پرسەوە و تا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە. بەرنامەی ئەودی سنووری ئەم جارە شرۆڤێکی ور دەکات بۆ ئەم دۆخە و هەروها بە دوای وەڵامی زۆرێک لەو پرسیارانە و پرسیارەکانی بەڕێزیشتانەوەن. بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز کاک توربێستون محەممەد قادر مامۆستای زانکۆ و پسپۆڕی بەڕێوەبردنی نەوت و گاز لە هەرێمی کوردستان لەگەڵمانە بێت و هەروها لە بەغدا هاوڕێی بەڕێزم کاک دکتۆر طالب محەممەد کەریم شرۆڤەکاری نێودەوڵەتی پێکەوە گفتوگۆ لەسەر ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی دیکەی پەیوەست بە مامەڵە نەوتەکانی بینی هەولێر و بەغدا و هەناردەکردنەوەی جارێکی تری نەوتی هەرێمی کوردستان بۆ بازار دەرەوەکەین. کاک دکتۆر طالب ئەگەر گوێت لێم بێت ئێوارە باش سڵاومان هەیە بۆ بەغدا، سڵاومان هەیە بۆ بەڕێزت. پێم خۆشەوە لەو دۆست پێ بکەم کە بە بڕوای بەڕێزت دوای ئەم دواکەوتنە زۆرە کە چەند ساڵێکی خایاند دوجار گەرنتیەک هەیە کە ئەم ڕێکەوتنە بگاتە ئەنجام و دڵخۆشیەک بێ بۆ خەڵکی کوردستان، بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەلایانی کەمەوە ئیتر چاوەڕوانی موچەی ماگانەیان نەکەن؟ شكرا جزيلا تحياتي سپاسان دەکەم. سڵاوم بۆ تۆ بۆ میوانە بەڕێزەکەت و بینەرانی بەڕێزیشتانە. وەکو پرەنسیپ پێم وابێت ئەم هەواڵە یا ئەم ڕێککەوتنە سیاسیە پێشوازیەکی گەورە و گەرمی لێکرا لەلایەن بەغداد و دەستە بژێرانی بەغدادەوە، چونکە ئەوە پەیامێکە کە بکەری سیاسی چل لە هەرێمی کوردستان بێت یان لە بەغداد بێت کاتێک کە بیانەوێت بابەتێک کۆتایی پێ بهێنن ئەوە دەتوانن بە ئاسانی کێشەکە چارەسەر بکەن. واش بوو ئێمە لە کۆتاییدا گەیشتینە ئەوەی کە لە کۆتایی ڕێگاکەدا بابەتەکە چارەسەر بکەینەوە شتێکی باشە. بەڵام ئەو خاڵەی کە لە ڕاستیدا مای نیگەرانیمانە چونکە ئەو چارەسەرانە ناخرێنە چوارچێوەی کاری دەستوریەوە بە کارپێکردنی پرەنسیپە دەستوریەکان و ئەو یاسا و ڕێسیانەی کە لە پەرلەمان و پەسەند بکرێن. بۆیە من ئاماژەدە بە مادەی 111 و 112 دەستوری عێراقی کە لە 2005 دەنگی لەسەر درراوە. لەبەرەوە پێمان وا بێتە ئەو ڕێکەوتنانە ڕوو دەدەن دەرەنجامی دەستێوەردانی نێودەوڵەتی یان دەستێوەردانی بەرژەوەندی سیاسییان بارودۆخی هەڵبژاردن. پاشان دوای ئەوە کاتێکە ئەو فاکتەرانە کۆتاییان دێ دووبارە ڕوبەڕووی کێشەیەکی نوێ دەبینەوە. ئەو کێشەش کە دەمانەوێت هەڵی بۆشینەوە دەبینی دەو کێشەیە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانە هەیە لە هەرێمی کوردستان، پەیوەندی بەباری بژێوی و فەرمانبەران و خانشینان و هەیە لەلایەکەوە. لەلایەکی تریشەوە ڕاستیەک دەردەخات
کە دیدی سیاسی لە نێوان بکەرە سیاسیەکان کە بە باسی شم لێرەدا بڕیاری سیاسی یاخود دەسەڵات جە لە بەغداد بێت یا لە هەرێمی کوردستان دەبینی دیدێکە کە سەرکەوتو نابێت لەسەر ئاستێکی استراتیژی دوورمەودا بۆ کۆتایی هێنان بۆ دۆسیە لە ڕیشەوە بۆیە من باز لە 5 خولی پەرلەمانی دەکەم و ئێستاش وا بەرەو خولی شەشەم دەڕۆین و تا ئێستاش کۆمەڵە یاسایەکمان نەبینیوەکە لە پەرلەمانەوە پەسەند بکرێن بۆ چارەسەرکردنی و کێشانە. زۆر باشە. کاک تۆتاالب باسی دەستێوەردانی وڵاتانت کردیان هاوکاری وڵاتانی نەدەوڵەتی وڵاتە گەورەکانی جیهان من زمنیها باسی ئەمریکا ئەکرێت. ئێستا حەزەکەم پرسیارەکە لە دیوێکی سیاسیەوە سەیریکەین. باسەکان بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان زۆر گەرمن. لە حاڵەتی کشانەوەی ئەمریکا لە عێراقا ئەم ڕێکەوتنە بە کوێ گات گەرنتیەک هەیە بۆ بەردەوام بوونی؟ بەو بۆنەوە من کاتێک کە دەڵم دەستێوەردانێک هەیە ئەو دەستێوەردانت دەستێوەردانێکی ئەرێنیە بەڵێ لەلایەن کۆمەڵە وڵاتێکەوە کە دۆستی عێراقنەوە شتێکی باشە کاتێک کە دەبینین دیدێک هەیە یاخود کە دەبینی هەندێک تێبینی هەن کە لەسەریان ڕێک دەکەوین و داوای ڕاوێژ دەکەین شتێکی باشە بەڵام بەهەرحاڵ و من بۆ خۆم ئەو بابەتەشم خسۆتە چوارچێوەی ئەگەرەکانەوە چونکە کاتێک کە لە کۆڵینەوە لە مێژووی هاوچەرخی عێراقی دەکەن بە تایبەتی لە دوای 2023 دەبینین زۆربەی کات دەستێوەردان نەبووە لە بارودۆخی یا کاروبار و کاروبار عێراقی بە هەردوو دیوی ئەرێنی و نەرێنیەوە ئێمە لەگەڵ دەستێوەردانی ئەرێنی داین چونکە ئەوە لە بەرژەوەندی دەوڵەت و هەروە شەقامی عێراقی دەبێت بەڵام دەستێوەردانی نەرێنی ئەوە شتێکە کە پێمان وایە کە زیان دەگەێنێت بە سەروەری عێراق بۆیە ئێمە باس لە دەستێوەردانی ئەرێنی دەکەین چینە دەوڵەتی بێت لەلایەن وڵاتانی دۆستی عێراقەوە کە عێراقیان خۆش دەوێت پارێزگاری لە سەروەری عێراق دەکەن یاخود لەلایەن کۆمەڵە هێزێکی سیاسی گرنگەوە کە بڕیاری سیاسی دروست دەکەن لەناو عێراقدا بەڵام هەر وەکو وتمان ئایا کاتێک ئێمە باس لە سیستەمێکی دیموکراسیانەی عێراقیانە دەکەن کە لە دوای 2023ەوە دامەزراوەیە دروست بووە لەسەر بنەمای فەلسفەی پێکەوە سازان و هەمەجۆری و بەشداریکردن لە بڕیاری سیاسیدا فەلسفەی پارێزگاریکردن لە خەمی بەرژەوەندی هاوڵاتی عێراقی کە بەشێکی زۆریان گرێدراون بە ژیانی ڕۆژانەمانەوە کاتێک دەبینی ژیانی ئەو هاوڵاتیە گرێدراوە بە میزاجی سیاسیەوە ئاوە دەبێتە ماینی گەرانیمان بۆیە ئەو شتە ڕەت دەکەینەوە لەبەرەوە ئێمە دەین تۆپەکە دەخەینەوە گۆڕەپانی کوت لە سیاسیەکەن چونکە ئەوان ڕەوشەکەیان بەدەستە و خاوەنی هەژمونی سیاسی و بڕیاری سیاسین دەڵێن بۆچی ئێوە بە درێژایی ئەم چەندین ساڵە بۆ ماوەی 5 خولی پەرلەمانی نەتانتوانی سەرکەوتوو بوون لە داڕشتنی یاسایەکدا کە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی فیدرالی و پارێزگاکان کە بوونەتە هەرێمێکە لە ڕێژە مەسمەرەمی کوردستانە ڕێک بخات لەبەرەوە ئەمە پرسیارێکە کە ئاڕاستی هەموو هێزە سیاسیەکان دەکرێت چ شیعی بن چ سونی بن چ کوردی بن زۆر جاریش کاتێک کە ئەم پرسیاریانە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە بکەری سیاسی شیعی یا سونی یا کوردی دەکرێن دەبینین هەمیشە هەوڵ دەدان بۆ نمونە سیاست مەداری کوردی دەڵێت تۆپەکە لە گۆڕەپانی کوت لە سیاسەکانی ترە دەچینە لای کوت لە سیاسەکانی تر پێیان دەڵێن بۆچی ژیانی هاوڵاتی بۆ شێوەیە گرێ دەدەن یاخود بۆچی پەیوەندیەکانن شێواوە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداد دەبینی تۆپەکە دەخەنە گۆڕەپانی سیاسەتی کوردیەوە لەبەرەوەی شەفافیەتیش نییە بۆیە نابینین ڕاگەاندنێکی ڕوون هەبێت کە هۆکارەکانی ئەو شکستە ئاشکرا بکات هەرچەنە لێرە جاتێبینێکی زۆر گرنگەمەیە کە دەمەوێت لەم دیدارەدا باسی بکەم کاتێک بەڕێز سوودانی ئەم حکوومەتەی وەرگرت یا گرتە دەست لە پرۆگرامی حکومیدا ڕایگەیان کە ئەم حکوومەتە ناتوانێت سەرکەوتوو بێت بە تەنیا پێویستە
فاکتەرێکی هاوسەنگ لەگەڵی بێت کە بریتە لە بڕیارەکانی ئەنجومەنی نوێنەران واتە کۆمەڵە بڕیارێک هەبن و دەربچن کە کاریگەریان لە جموجۆڵی سیاسی عێراقیە بێت کە پەیوەندیان هەیە بە داڕشتن و پەسەکردنی یاساکانەوە وەکو مادەی 112 دەستوری عێراقی واروتی پێویستە ئەنجومەنی نوێنەران ئەو بڕیارانە دەربکەن بە کۆتاییان بۆ کێشانانە بەڵام ئەوە ئێمە دوا گەشتنە کۆتایی ئەم خولە و تاکو ئێستاش یەک لێدوانمان نەبینیوە کە نزیک بێتەوە لە ڕاست لە ناوەخنی ڕاستەقینەکەی ڕاستەقینەی بابەتەکە ئەوەش زۆر باش من یەک پرسیایترم هەیە بزەحمەت کاگی دکتۆر طالب مانگی داهاتوو عێراق کەوێتە ناو هەڵبژاردنێکی نوێەوە لە حاڵەتی گۆڕینی جارێکی تری پێکهاتەی حکوومەتی نوێی بەغدا کە ئەگەری زۆر زۆرە با بڵین بەلایانی کەمەوە بەشێک لە شرۆڤەکاران پێیان وایە بەڕە سوودانی ناتوانێت خولێکی نوێی دەسەڵاتی سەرۆکوزیران بەرز بێنێتەوە ئایا ئەم ڕێکەوتنە بەرەکوێ ئەڕوات بەرەکوێ ئەگات ئەمانە مەزەندە و خەمڵاندن و هەندێک شیکردنەوەن بەڵام واقعی فعلی شتێکە کە خۆی دەسەپێنێت بەسەر شەقامی سیاسیدا ئێمە هەمیشە کاتێک هەڵبژاردن ئەنجام دەدرێت و دەنگەکان جیا دەکرێن و ئەم شتانە باز دەکرێن بەشێکیان پەیوەندیان بە ڕاگەاندنی سیاسیەوەی هەندێکیان پرۆپاگاندن هەندێکیان لە پێناوی ئەوەدان کە هەندێک لایەنی دیاریکە و دەستکەوتیان هەبێ هەندێکیان بۆ ترساندنن بەڵام بەهەرحاڵ دۆزی عێراقی تەنیا پەیوەندی بە ئاسی ناوخۆنیە بەڵکو گرێدراوە بە وڵاتانی دراوسێەوە و بەهێزە نەدەوڵەتیەکانەوە لەبەر ئەوە ئەو لایەنەی کە سیاستێکی سەرکەوتوو پەیڕەو بکات سیاستێک کە ببێتەوە هۆی پاراستنی بەرژەوندەکانی عێراق و بگۆنجێت لەگەڵ بەرژەوندەکانی ناوچەکە و وڵاتە هەرێمیەکان و وڵاتانی جیهاندا پێم وایە بێت چانسێکی گەورەی دەبێت ئەوە لەلایەک و لایەکترەوە لە هەر هەمووی گرنگترە بریتە لە دید و تێڕوانینی عێراقی ئەمەش دەبێت بە دوو بەشەوە لەلایەکەوە کوت لە سیاسیە بەهێزەکان لەگەڵ کێدا هاوپەیمانی دەبەستن و کامیان چانسی هەرە گەوریان هەبێت کە ناوی خۆی بخاتە بەردەم هەمووان پێشما بێ لێرەدا چوارچێوەی هەماهەنگی شیعیمان هەیە ئەمە لەلایەکە لایەکتریشەوە دیدی گەل لەگەڵ کێدا دەگونجێت ئەوەش هەرچەندە کارانە بەڵام لەگەڵەوەشدا کۆمەڵک ئاماژە هەن بەڵام هەندی ئاماژە هەن دەری دەخەن بۆ کاری حکوومەتەکان کاتێک دەڵێن ئەم حکوومەتە سەرکەوتووە سەر نەکەوتووە ئەوە دەبێت ژمارە و ئاماژەمان لە بەردەستدا بێت کە بتوانین پێشی پێ داتایەک بێت ڕاست کە ڕێژەیەکی سەدی پێشکەش بکات بۆ ئەدا کاری حکوومەت بۆی کە دەری بخات کە حکوومەتە سەرکەوتوو بووە ئایا سەرکەوتو بووە لە چارەسەرکردنی دۆسیەی گەندەڵی دارایی و کارگێڕی یا ئایا سەرکەوتو بووە لە کەمکردنەوەی ڕێژەی هەژاری و بێکاری ئایا سەرکەوتو بووە لە چارەسەرکردنی دۆسی ئاسایش و ڕێژەکان جیاوازن هەندێک ڕێژە بەرزن هەندێک ڕێژەشە نزمن لەبەرەوە ئەوەی کە بڕیارەکەی بەدەستە و بڕیار کۆنتترۆل دەست دەکاتەوە بەرژەوەندە سیاسیان کە پەیوەندی بەهێزە سیاسی گەورەکانەوە هەیە و خاوەنی هەژمن دکتۆر طالب بەڵێ کاک دکتۆر طالب زۆر سپاس بۆ بەشداریت سپاس بۆ سەرنجەکانت زۆر سپاس کاکتۆر بێستونجاکتر بەخێر بێی ببوورە لەسەر خەت ماینەوە پێکەوە حەزەکەم باسێکی ئەم ڕێکەوتنە بکەین ئەگەر لەوە دەست پێ بکەم ئەم ڕێکەوتنە چکاریەکی لەسەر ڕێکەوتنەکان گرێبەستەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانە بێت و ئایا هیچ ئەگەر ئەو پرسیارێکە لەگەڵ دکتۆر طالبە باسمان کرد ئەم گەرەنتیە لەکوێوە هات یان هەر شتێکی کاتیە و خەڵکی کوردستان زۆر ناتوانێت پشتی پێ ببەستێت بەڵێ ئەم ڕێکەوتنەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و کۆمپانیەکانی نەوتا کراوە واتە ڕێکەوتنێکی سێقۆڵیە ئەتوانین بڵین سەرەتا ڕێکەوتنێکە لە نێوان هەردوو حکوومەتەکە یا دواتر کۆمپانیەکانی شنراونەتە ناوەوە هەڵبەت ئەم ڕێکەوتنە بۆ ئەوەی وازح بێ تەنها بۆ تەسلیمکردنی بڕی نەوتی بەرهەم هاتووە لە کێڵگەکانی هەرێمی کوردستان لە کێڵگەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆمپانیای سۆمۆی عێراقی بۆ بازارکردن
واتە گرێبەستەکان کە لە نێوان حکومەتی هەرێم و کوردستان حکومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا بیانیەکانایە وەکو خۆی ماوەتەوە هەتا ئێستا وەکو خۆی ماوەتەوە حکومەت کۆمپانیاکانی نەوت لە هەموو پرۆسەکانە تەعامل لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان دەکەن بەڵام کاتێک کە تۆ دیت ورد ئەبیتەوە لە میکانیزمی ڕێکەوتنەکە و لەو $16 بۆ کۆمپانیاکان دیاری کراوە لە بەرامبەر دەرهێنان و هەناردەکردنی بەرمیلێک نەوت ئەمە لەگەڵ تێرمەکان لەگەڵ پرەنسیپەکانی گرێبەستی بەشداری بەرهەمە یەک ناگرێتەوە بۆیە ئەمە پێویستی بەوە هەیە جارێکی تر کۆمپانیاکانی نەوت و حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بە تاکیدیش هەروە ئەبێ لە دوای 3 مانگ یاخود ئەوەی کە کۆمپانیاکانی نەوت داوایان کردووە مانگێک دوای دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت بزەبت لە 27 ئۆکتۆبری ئەم ساڵە کۆمپانیاکانی نەوت کۆبوونەوەیەک ساز بکرێت لە نێوان ئەوان و حکومەتی هەرێمی کوردستان بۆ قسەکردن لەسەر هەڵسەنگاندنی ئەو پێشهاتانەی کە لە ماوەی ئەم مانگەیە دێتە ئاراوە طبعاً ئەو کۆبوونەوەیە بەڕەئی من تەنها بریتی نابێ لەوەی کە باس لە هەڵسەنگاندنی ئەو پێشهاتانەی مانجی یەکەم بکرێ بەڵکو تاکیدکردنەوە ئەبێ وجەختکردنەوە ئەبێ لەو کۆبوونەوەی کە لە مانجی تەموزی ئەم ساڵە بزەبت لە 12 تەموزی ئەم ساڵا کۆمپانیاکانی نەوت لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە کردویانە لەویانە چەند خاڵێک جەختیان لەسەر کردوێتەوە یەکێک لەو خاڵانە ئەوە بووە دەبێت ئەو بڕەپارەی کە بۆیان دیاری ئەکرێت بگونجێت لەگەڵ گرێبەستی بەشداری بەرهەماوەتە ئەو بەسانی کە لەگەڵ کۆمپانیاکانی نەوتا کردویانە و جەختیان کۆتەوە لەسەر ئەوەی کە دڵنیاییەک هەبێ متمانەیەک هەبێ بۆ ئەوەی کە ئەمان بتوان شایستە دارایەکانیان لە کاتی خۆیان وەربگرن بە خێرایی وەری بگرن وە شەفافیت هەبێ ئەم شەفافیەتەیان داوا لە حکومەتی هەرێمی کوردستان و طبعا داوا لە کۆمپانیای سۆمۆش کراوە بۆیە هەتاوەکو ئێستا گرێبەستەکان وەکو خۆیان ماونەتەوە حتا کۆمپانیاکانی نەوت داوایان لە حکومەتی عێراق کرد کە گرێبەستێکی نوێ واژوو بکەن بەڵام حکومەتی عێراق نەچوە ژێرباری ئەوە وتی ئێوە گرێبەستان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە هەیە و ئێمە پێویست ناکات جارێکتر گرێبەستان لەگەڵا ببەستینەوە زۆر باشە کاکتۆر بێستون بەتەنیشتی وردەکایی ڕێکەوتنەکەەوە گرێبەستەکان بەشداری کۆمپانیاکان ڕۆلی حکومەتی هەرێم زۆر باس لە ڕۆلی ئەمریکا ئاکرێت ئەمریکا ڕۆلی چی بۆ لێرەیە فشاری کردووە لە عێراقیەکان بۆ ڕێکەوتن کاراسانی کردو بۆ هەرێمی کوردستان بۆ بڕاتە پێشەوە گەرنتیەکی داوە بە وەکو بڵێ بە کوردستان کەەوە مافتانە پارێزرێت لە عێراقی داهاتووە بەتایبەت لە دوای هەڵبژاردنەکانەوە کە هەرێمی کوردستان جۆرە جۆرەکان پابند بوو بەوەی کە بچناو ڕێکەوتنەکەەوە ئەم جۆرە مامەڵەکردنەی ئەمریکا بەڕای بەڕێزت فشار بوو یان زیاتر کار ئاسانی بوو بۆ دۆخەکە و بەتەنیشتی ئەمە حەزەکەم باسی ئەوەش بکەم لەگەڵ دکتۆر تاڵویش باسم کرد زۆر باسی کشانەوەی ئەمریکا ئەکرێت لە حاڵی کشانەوەی ئەمریکا لە عێراقا ئێمە ئەم ڕێکەوتنە کەوتە بۆشاییەوە هەرێمی کوردستان جارێکتر بە دوای ئەڵتەرناتیڤێکی ترا بگەڕێت چۆن سەی دۆخەکە ئەکەیت و ڕۆڵی ئەمریکا بە دیاریکراوی بەڵێ طبعا بابەتی بەڕێوەبردننی نەوت و گاز لە نێوان هەرێمی کوردستان و حکومەتی عراقی فیدراڵە بابەتێکی زۆر ئاڵۆزە زۆر و ئەوەندەی احتیمالی ڕێنەکەوتن هەبوو ئەوەندە احتیمالی ڕێکەوتن نەبوو واتە مقاومەتە سلبیەکان بۆ مەسەلەی ڕێکەوتن زۆر بەهێزتر بوون بە مقارنە بە مقاومەتە ئیجابیەکان بەڵام ئەمریکا هەم ڕۆڵی فشاری هەبووە هەم ڕۆڵی ئاسانکاریشی هەبووە من پێم وایە لە سەرەتای پرۆسەکانی نەوتەوە لە کوردستان پێش دەرچوونی یاسای نەوت و گازیش لە کوردستان لە ساڵی 2007 لەو کاتەشی کە بۆ یەکەمین جار کوردستان نەوتی ناردە دەرەوە هەتاوەکو ئەم لەحزەیە ئەمریکا سەپۆرتی پرۆسە نەوتەکانی کوردستانی کردووە و ئەکات ئەمریکا بە تاکید ڕۆڵی هەبووە ئاسانکاری کردووە و فشاریشی کردووە چونکە ئەمریکا بۆ درێژخایەن بۆ بابەتەکان ئەڕوانێ و مەسلەی نەوت و گاز مەسلەیەکی حەساسە چەند هۆکارێک هەبوو بۆ ئەوەی کە ئەمریکا ڕۆڵی هەبوو لەم ڕێکەوتنەیە یەکێک لەوانە ئەمریکا دەیەوێ
ڕۆڵی دیبلۆماسی خۆی هێزی دیبلۆماسی خۆی نیشانی عێراقیەکان بدات پێیان بڵێ ئەو کێشانەی کە کێشەی زۆر ئاڵۆزت لە نێوان ئێوەیە خۆتان بۆتان چارەسەر ناکرێ ڕەنگە بەرەو داڕمانی ئابووریتان بەرێ ڕەنگە بەرەو پێکدادانی ناوخۆیتان بەرێ مادام من هەم ئەتوانم حەسمی کەم ئەگەر دەستان لێبەر بدەم بارودۆخەکە زۆر لێتان خراپە بێ بابەتێکی تر ئەوەیە ئەمریکا ئەیەوێت بەرژەوەندی کۆمپانیا نەوتەکان لە هەرێمی کوردستان بپارێزێ بە تایبەتی بەرژەوەندی کۆمپانیا نەوتە ئەمریکیەکان چونکە ئەمریکا لە کوردستانە چ لە بواری نەوت چ لە بوارەکانی تراوە بەرهێنان ئەکا و هەروەها ئەمریکا دەیەوێت کێشەکانی هەرێمی کوردستان و عێراق و پێکهاتەکانی تر لە عێراقا لە ڕێی دەستور و لە ڕێی یاساوە چارەسەر بکرێ چونکە ئەمریکا خۆی ڕژێمی پێشووی لە ناوداوە بە هێستا داخلی عێراقی کردووە سەربازی خۆی هێناوەتە عێراقەوە کوشتاری داوە پارەیەکی زۆری سەرف کردووە ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە ئەمریکا دەیەوێت گرنگجی زیاتر بدا بە پەیوەندیە جیۆستراتیجەکانی لەگەڵ تورکیایە کە تورکیا تەنها دەواازەی هەناردەکردنی نەوتی کوردستانە بۆ بەندەری جەیهان خاڵێکی تر کە ئەمریکا زۆر مەبەستێتی بە تایبەتی لە وزەیە ئەم هەوڵەی چڕ کردوێتەوە ئەویش ئەوەیە هەژمونی ئێران لە عێراق ببڕێت بە تایبەتی لە مەجای وزەیە ئێمە ئەزانین ڕێکەوتنێکی درێژخایەن لە نێوان ئێران و هەرێمی کورد عێراقا هەیە بۆ مەسلەی هەم کڕینی غازی سروشتی هەم کارەبا لە ئێرانەوە و هەروەها ئەیەوێت تا ڕادەیەک ئەگەر بەدیلێکی بچووکیش بێت ئەگەر بە ڕقمێکی بچووکیش کوردستان بەشداری بکات بەدیلێک بۆ هەژمونەکانی رووسیا بدۆزێتەوە لە بابەتی نەوتی خاو و بابەتی غازی سروشتیە بە تایبەت ئەم بابەتە بۆ ئەوروپا زۆر گرنگە هەتاوەکو باڵانسێک دروست بکە ئەوروپاش خۆی بەدوای بەردەوام بەدوای بەدیلی غازی سروشتی و بەدوای بەدیلی سەرچاوەکانی تری وزەیە ئەگەڕێ کە تا بتوانێت لە رووسیا دوور بکەوێتەوە زۆر چاکە حەزەکەم باسێکی کۆمپانیای سۆمۆ بکەین جنابەت بەورتر باسیەوەت کرد ئێستا سێ تەرەفن ئەم ڕێکەوتنە هەرێمی کوردستان وەکو هەولێر بەغدا وەکو عێراق و کۆمپانیەکانیشمان هەیە مەلێرە بە دیاریکراوی کۆمپانیای سۆمۆ توانین بڵین بە گەورەی کۆمپانیای سۆمۆ لە ڕابردووە جۆرەکان هەم دۆستاتی عێراقیەکانی زۆر سەلماندووە و هەم تا ڕادەیەکیش بۆ هەرێمی کوردستان نەرمی هەبووە ئێمە لە ڕابردووەمان بینیوە ئەم دەستێوەردانی وڵاتانی تر لە کۆمپانیای سۆمۆ ئەوانەی کە پشتیان هەیە کۆمپانیایان هەیە لە ناو هەرێمی کوردستانە کۆمپانیای با بڵێن بۆ بەرهێنانی گەورەیان هەیەوە کاریگەریان هەیە ڕۆڵی سۆمۆ بۆ داهاتوو ڕۆڵێکی باشتر ئەگەڕێت بەڕای بەڕێزت یان دیسان هەر بە گوماناوی ئەبێت و زیاتر وەکو ئەوتری عێراقیەکان سوودی لێ وەرەگرن سۆمۆ کۆمپانیایەکی نیشتیمانی عێراقیە ئیشەکەی ئەوەیە نەوتی عێراق هەناردە ئەکات و بە بازاڕی ئەکا ئەمە پێناسەی کۆمپانیای سۆمۆیە جارێ هەتا ئێستا هەتاوەکو چەند ڕۆژێک پێش ئێستا کوردستان بە عەمەلی هیچ تەجروبەیەکی لەگەڵ کۆمپانیای سۆمۆیان نەبووە چکە لە ساڵی 2007ەوە بە تەحدیدکراوی یان بەچڕی لە کۆتایەکانی ساڵی 2013ەوە کێشەی بەڕێوەبردننی وزە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا هەیە ئەم کێشەیە ئەوەی کە عێراق داوای ئەکرد لە چەند ڕۆژی ڕابردووە پێیگەشتووە واتە جارێ هیچ تەجروبەیەک لەگەڵ کۆمپانیای سۆمۆ هیچ تەجروبێک لەگەڵ کۆمپانیای سۆمۆ و لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق و لەگەڵ حکوومەتی عێراقییان نییە دەبێت چاوەڕێکەین نەتائیجەکان ببینین زیاتر لەو ڕۆ بوو کۆمپانیا عێراقیەکان با بڵێم کۆمپانیای سۆمۆک و تەرەفێکی عێراقی لەگەڵ کۆمەڵێکی زۆر کۆمپانیای نەوتی دەرەوە مامەڵی کردووە کە هەندێکیان لەگەڵ کوردستانە مامەڵیان هەبووە یعنی ئەمەوە سێلایەنە سەری دۆخەکە بکەم ئەم نزیکبوونەوەی کۆمپانیای سۆمۆ با بڵێن کە ئێستا وەکو نوێنەری سەرەکی عێراق مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ئاکات کۆمپانیەکانی تر توان گەرەنتی لێ وەرگرن یان کۆمپانیای سۆمۆ پەیوەندەکەی لەگەڵ کۆمپانیەکانە بریتی بووە لە عەقدێک بۆ فرۆشتنی نەوت باش بەڵێ کوردستانیش بێگومان ئەو نەوتەی کە هەناردەی کردووە فرۆشتوێتی هەرچەنە ئەگەر ئێمە مقارنەیەک بکەین شەفافیت زیاتر لە فرۆشتنی نەوتی کۆمپانیای سۆمۆیە هەبووە لە ڕابردە بە مقارنە بە هەرێمی کوردستان شەفافەتی بۆ میدیاکان بۆ شەفافێت بۆ حکوومەتی عێراقی شەفافێت بۆ هاونیشتمانیانیان شەفافێت بۆ میدیاکان ئەوان کۆمپانیای سۆمۆ تەبیعەتی چۆنە بۆ ئەوەی تێبگەینەوە بۆ نمونە لە مانگی یەکەمە کە نەوت ئەفرۆشترێت لە 27 نۆ دەست کراوە بە هەناردەکردنی نەوت
هەتا 27 ئەکاتە مانگێک لە ماوەی ئەم مانگەیە کۆمپانیای سۆمۆ هەموو ریپۆرتەکانی کۆ ئەکاتەوە ئەبێت لە ماوەی 10 ڕۆژی مانگی ئایندەیە واتە لە دوای 27دا بۆ 10 ڕۆژ ریپۆرتەکانی خۆی بڵاو بکاتەوە کە بڵێ ئەوەندە نەوت بەدەستمان گەشتووە بە ئەوەندە فرۆشتومانە بڕی پارەکەی ئەوەندەی دراوەتەوە بە حەقدەستی کۆمپانیاکان ئەوەندەش ماوەتەوە بۆ خەزێنەی حکوومەت و بیدایش لە بانکێکی ئەمریکیا هەڵ ئەگرێت و دواتر حکوومەتی عراقی بەڕێوەی ئەبات و تەسەڕوفی پێوەکە کۆمپانیای سۆمۆ لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە پرۆسەی نەوتی لە عێراقا ناوبانگێکی باشی هەیە کۆمپانیاکان ئینترستێکی زۆریان هەیە بۆ کڕینی نەوت لە عێراق لە کاتی کۆڤید-19 کە هەمومان بینیمان بۆ چەند لەحظەیەک نرخی بەرمیلێک نەوت بوو بە $0 $0 بەو مەفهومەی کە نەوت نەفرۆشرا نەک ئەوەی کە نەوت درابێت بە کۆمپانیایەک و هیچ پارێ دابێت پێی بازار وەستا یا ئەو کاتە کە هەموو جیهان ڕێژەی بەکارهێنانی نەوتیان کەم کردەوە هێشتا بەشێک لە کۆمپانیا بەریتانیەکان کە عەقدیان لەگەڵ کۆمپانیای سۆمۆیە هەبوو بۆ کڕینی نەوت عەقدەکانیان نەوەستان لەبەر ئەوەی ئەوەندە متمانەیان هەیە ئەوەندە مرتاحن بەو عەقدە لەگەڵ عێراقا کردویانە چونکە دڵنیان عێراق نەوتی هەیە دڵنیان نەوت ئەنێرێتە دەرەوە دڵنیان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و جیهانیش پشتگیری فرۆشتن و هەناردەکردنی نەوتی عێراق دەکەن و عێراقش نەوتەکەی جۆرەها کواڵیتیە و ئەشتوانرێت ئێستا تەکنۆلۆژیاش ئەوەندە پێشکەوتۆ بە ئاسانی بگەیرێتە دەستی کڕیارەکان بۆیە عێراق وڵاتێکە یاخود بازاڕێکی متمانە پێکراوە مستەقیرە لە بازاڕی نەوتی جیهانە کاک دکتۆر بێستون هەرێم نەوتی هەرێمی کوردستان ئێمە گەر باسی 10 ساڵ ڕابردوو بکەین بە دیاریکراوی بەردەوام کێشەی ئەوەی هەبووە وەکو جەنابەت وتت لە چاو کۆمپانیای سۆمۆیە ناشەفافیەتی هەبووە و تەنانەت هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستانیش گلەیان هەبووە پرسیاری زۆریان هەبووە لە وەزیرە جیاوازەکانەوە بیگرە لە پەرلەمانتەرە جیاوازەکانەوە بیگرە ینی بە شێوازی گشتی بەڕێوەبردننی نەوت لە هەرێمی کوردستانە بابەتێکی پڕپرسیار بووە بەتاکید لە دوای ئەم ڕێکەوتنەوە کۆمپانیای سۆمۆ چ کاریگەری لەسەر بەڕێوەبردنی نەوت لە هەرێمی کوردستان دروست دەکات لە ڕابردووە ئەوەی کە لەبارەی داتاکانی نەوتەوە بە ڕسمی زانرابێت ڕیپۆرتەکانی دیلۆیت بووە ئەوش لە 2017 دەستی پێ کردو هەتاوەکو 2021 و 2022 ئەلەو مدەیە ئەجینا پرسیارگەلی زۆر لە بابەتی بەڕێوەبردنی نەوتا دروست بووە بەڵام من قەناعەتم وایە بەو تەجروبەیە کە سۆمۆ هەیەتی ئیتر ئەم شەفافیەتانە دروست ئەبێ یەکەم ئەو بڕەنەوتەی کە ئەنێردرێتە دەرەوە وازح ئەزانرێت چەندێکە وەکو ژمارە وەکو فرۆشتن دەزانرێت بە چەندە فرۆشرێت کۆمپانیای سۆمۆ وەکو مانتیقەکانی تری عێراق تەعامل لەگەڵ نەوتی هەرێمە ئەکا لە فرۆشتنە مەسەلەن لە ئێستەیە من ئەمڕۆ سەیری نرخی نەوتی بەسڕەم کردووە مەسەلەن $63 و چەند سنتێکە نزیکەی $2.5 بۆ $3 کەمتر لە نرخی نەوتی برنت نەوتەکەیان فرۆشتووە مەسەلەن هیچ ئیمڕۆیی دوێنێ بەبەردەوامی لە مەسلەی فرۆشتن و هەناردەکردنی نەوتا کە ئیشی سۆمۆش هەر ئەوەندەیە ئەو بڕێی پێی ئەگات خاتە بازاڕ ئەیفرۆشێت و پارەکەی بەوازحی دیار ئەبێ تەسەورم وایە بەڵام بەمەرجێک نیەتی حکوومەتی عێراقی نیەتێکی وازح بێت نیەتێکی ئیجابیان هەبێ چونکە بەر ئەمە ئۆفەرێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان داوێتی بە حکوومەتی عێراقی بەوەی کە نەوتی بەرهەمهێنراوی خۆی تەسلیمی حکوومەتی عێراقیەکە ئەمە ئەگەر کێشە سیاسیەکان و کێشە تائیفەکان و ئەو کێشانەی کە لە ساحەی سیاسیە میزاجیەکان و پێشێلکردنی یاساکان و پێشێلکردنی دەستور و ئەمانە نێتە ئاراوە دەبێت بابەتەکە هەمان تەعەمولی کەیسی نەوت و گازی عێراقی لەگەڵا بکرێت زۆر باشە ئەگەر وا سەیریکەین کە ئەمەی تر جەنابەت دوتە ئەمە ئەزمونێکە بێت ئەمە ئەزمونێکی تازە بۆ هەرێمی کوردستان کە پێشتر نەیبووە ئەگەر وا خوێنرایەوە یان با بڵێن نیەت پاکیەک با ئێمەش بچینە سەر تەرەفە باشەکەی لەم دۆخەیە دەرکەوت کاریگەری لەسەر داهاتووی نەوتی هەرێمی کوردستان چۆنە بێت ئایا هەرێمی کوردستان توانای ئەوە هەیە کە با بڵێن هەناردەکردن زیاد بکات بەرهێنان و کۆمپانیای فراوانتر بێنێتە کوردستانەوە بۆ دەرهێنانی نەوتی زیاتر ڕەنگە چوزانم بینەوتی جیاواز کە تا ئێستا دەستیان بۆ نەبراوە بیان کاتەوە تەسەورەکەی گەرنتێکی وا بێتە ئاراوە
دکتۆر ئەمش هەر پەیوەندی بە کۆتایی قسەکانی پرسیاری پێشومانەوە هەیە پەیوەندی بە نیەتەکەوە هەیە لە نێوان هەردوو لایە ئەجینا دەبێت وەبەرهێنانی زیاتر لە کەیسی نەوت و گازی کوردستانە بکرێت حتما وە کۆمپانیەکانیش ئەمەیان ئەوێ و یەکێک لەو خاڵانەی کە لە کۆبوونەوەکەی مانگی تەموزی کۆمپانیەکان و حکومەتی هەرێما باسکراوە و چاوەڕوان ئەکرێ لە کۆبوونەوەی مانگی داهاتوی شاباز بکرێ ئەوەیە ئایا ئەم کۆمپانیایانە ئەبێت هەر ئاوها لەسەر ئەو ڕێژەیە کە بەرهەمیان هێناوە ئەو ژمارە بیرە نەوتەی کە هەڵکەندراوە هەر ئاوە بەردەوام بن ئایا بۆ نمونە لە ساڵی 2026 کۆمپانیای DNOی نەرویجی لە کێڵگەی تاوچێ بەرنامەی هەیە 8 بیری نوێ هەڵبکەنێ ئایا ئەمە ئەگاتە کوێ واتە دەبێت حکومەتی عێراقی هاوکاری حکومەتی هەرێمی کوردستان بێ بۆ ئەوەی گرێبەستی نوێ بکرێت بۆ ئەوەی بەشێک لەو گرێبەستانەی کە کراون و هەتا ئیستا لەسەر ئەرزی واقع نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە جێبەجێ بکرێت دیارترین گرێبەست و نزیکترین گرێبەست ئەو دوو گرێبەستەی کە لە مانگی پێنجە بۆ کێڵگەی غازی میران و بۆ کێڵگەی غاز و نەوتی تۆپخانە کوردەمیر لەگەڵ کۆمپانیای HKN و وەسترن زاکرۆزا کراوە و لە زۆر جێگەی تری کوردستانە مەرحەلەی گەڕان و پشکنین تەواو بووە و مەرحەلەی گەشەپێدان و بەرهەمهێنان ماوە بۆیە دەبێت چۆن لە ناوچەکانی تری عێراقا بەردەوام احتیمام بە وەبەرهێنانی تازە دەدرێت لە کەیسی نەوت و گازە دەبێت لە کوردستانیشە ئەم پرۆسەیە بەردەوام بێ چونکە کوردستان یعنی جارێکە لە بابەتی گازی سروشتیە ئێمە زۆر لە بیدایەیین بەڵام لە کاتێکا کوردستان یەدەکێکی گازی سروشتی باشی هەیە لەم یەدەکە گازە سروشتیە باشە کە بەسەر بەشێک لە کێڵگەکانە دابەش بوون و سەرەکی ترینیان کێڵگەی کۆرمۆر و اینجا چەمچەماڵ میران بنەباوێ تەنها لە یەک شەڵگەیانە بەرهەمهێنان هەیە دوو کێڵگەیان تا ئیستا هیچ کارێکی تیان نەکراوە کێڵگەی چەمچەماڵ لە هەنگاوەکانی کۆتاییان بۆ پرۆسەی بەرهەمهێنان بۆیە دەبێت پرۆسەکە تەنها لەمەیان نەوەستەیە تەنها ڕادەستکردنی بڕێک ناوت سەرەتا 190,000 بەرمیل اینجا 230,000 بەرمیل اینجا هەوڵدان بۆ گەیاندن بە نزیکەی 400,000 بەرمیل شتێ زیاد شتێکەم و بوەستێت و کۆتایی بێت چکە کۆمپانیەکانیش بەمە ڕازی نابن کۆمپانیەکانیش تموحیان هەیە لە ئەکسپلۆرێشنیان کردووە گەڕان و پشکنینیان کردووە بەشێک لە کێڵگەکان ئامادەن وە گونجاون بۆ ئەوەی کە بیری نەیتیا هەڵبکەندرێت و وەبەرهێنانی زیاتری تیا بکرێ زۆر باشە کاکتۆر بستون باسێکت کرد لە سەر ڕۆڵی ئەمریکا لێرە بۆی کە تا ڕادەیەک ڕۆڵی ئێران لاواز بکە بەڵێ لەناو عێراقا ئێستا ئێران خۆی مامەڵەیەکی ڕۆژانەی 1 ملیۆن بەرمیل نەوتی لەگەڵ چین هەیە وەجنابیش دەزانی سەر چین ئامادەگیکی جدی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵێ ئایا هاتنن کایی ئەمریکا بەم شێوازە جدی ئەم جارە بۆ ئەوی کە هەرێمی کوردستان و بەغدا ڕێک بخا لەسەر ڕێکەوتنی نەوت پەیوەندی بەوە نییە ترسێک هەبێت کە چینیش بێتە ناودۆخەکەەوە و بە بەهێزتر دەرکەوێت لە ناوچەکەی چکە ئێستا ئەمریکا بەڕاستی لە زۆر ڕۆوە تەنانەت لە ڕووی کللتوری و لە ڕووی سیاسی و لە ڕووی اقتصادی و حساباتێکی زۆر بۆ ئەو ئامادەگیەی یان ئەو سۆفت پاوەر و سمارت پاوەرەی چینەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێ دوایە کە چین هیچ ڕۆڵێکی پێدرێت هیچ دەتوانێت هیچ شتێک بێتەوە لەم دۆخەیان ئەمریکا نەخێر بەم ڕێکەوتنەی تر کۆتایی بەمەێنێ طبعا چین کۆمپانیا چینەکان لە بەشێک لە کێڵگەکانی عێراقا وجودیان هەیە لە بەشێک عێراقا مامەڵێکی زۆر لە بەشێک لە کێڵگە سەرەکیەکانی عێراقا وجودیان هەیە حتا ئەمە بۆ نەوتی خاو بۆ گازی سروشتیش کە عێراق بە چڕۆپڕی پرۆسەکەی دەست پێ کردووە بە هەمان شێوە کۆمپانیا چینەکان لە داهاتووە ڕۆڵیان ئەبێ لە کەیسی نەوت و گازی کوردستانە هەتا ئێستا کۆمپانیای چینی وجودی نەبووە ئەو لیستەی کە من بینیومە لە سەرەتای پرۆسەکانی نەوتەوە کە عقد کراوە هەتاوەکو ئێستش کە نزیکەی 10 کۆمپانیا کاران لە هەرێمی کوردستانە هیچ کۆمپانیایەکی چینی تیانە بەڵام بەدەستی سێمیش تیانە بڵین کۆمپانیایەک سەر بەوان بێ بەڵام بە ناوێکی ترەوە یان بە ئاراستێکی ترەوە نەمبیستووە ئەو کۆمپانیایانەی کە من چێکم کردوێتەوە ئەوەم نەبیستووە بەڵام ئەوە وازەحا کە سیراعێکی گەورەی جیهانی لە نێوان قوتبە ڕئیسەکانی دنیاە هەیە یەک لە قوتبەکان چاینایە کە بەردەوام ئەیەوێت ڕۆڵی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان هەژمونی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە فراوان کە بە تایبەتیش لە ئێرانە ئەگەر بەڕاستە و خۆی بێ بە ناڕاستە و خۆی بێ ئەیانەوێت تەئسیریان لە
کەیسی نەوت و گازی عێراق و هەرێمی شا هەبێ بەڵام لە هەرێمە هەتاوەکو ئێستا زانی نەیانتوانیوە بۆ باشیەوەم کرد یەک شت ئینکەم کاتێک کە جەنابەت و بەشێکی زۆر لە شۆڤەکاران پێیان وایە کە ئەم ڕێکەوتنە کە ئەمریکا هاتە سەرخەت لەگەڵ عێراقیەکان و کوردستانەکان بۆ بوو کە ڕۆڵی ئێران لاوازکە چونکە ئێران لەو لاوەکو باسم کرد 1 ملیۆن نۆتی بەرمیلی ڕۆژانەی هەیە لەگەڵ چینە لە حاڵەتی لاوازبوونی پێگەی ئێران لە سیاسەتی نەوتی عێراقا لەو لاوە گرفت بۆ چین دروستە بێت ڕەنگە ئێران نتوانێت پابەندەکانی ڕۆژانەی کە لەگەڵ چینا بۆ ماوەیەکی زۆر گرێبەستی لەگەڵ نتوانێت بەشداری کا لەگەڵ یانە و تا ڕادێک ڕەنگە ببێتە هۆکاری لاوازبوونی ئەم پەیوەندی اقتصادی لەو ڕۆوتم بۆیە پێدوانیە کە ئەمانیش ناشار بە دوای بەدیلێکا بگەڕێن وەکو چین و ئێران پێکەوە لەگەڵ مامەڵەگەر عێراقا طبعا بەشێک لە پرۆسە بەردەوامەکانی نەوت لە ئێرانە عێراق زۆر هاوکاری بووە عێراق زۆر هاوکاری بوو ئەمەش پەیوەندی بە هێزە شیعەکانەوە ئێمە ئەبێ ئەمە پۆلێن بکەین لە کوردستان لەمەیە هیچ ڕۆڵێکی نەبووە بە فەرمی کوردستان هیچ ڕۆڵێکی نەبووە و ئەمە ئەوەش نییە کە لە نەزانیا بێت هەرێمی کوردستان ڕۆڵی نەبووە لەم بابەتانە یاخود لەگەڵ کۆمپانیا چاینەکانە هیچ گرێبەستێکی نەکردووە من پێم وایە لە دوای ئەوەیە کە دراسە کراوە هەرێمی کوردستان لە کەیسی نەوت و گازە ویستێتی تەرکیزی ڕئیسی لەسەر ئەوە بێت چۆن مەساڵح بۆ کۆمپانیاکانی ڕۆژئاوا ئەوەی کە ئەمریکا سەپۆرتیانەکات یاخود ئەو کۆمپانیانەی کە وڵاتەکانیان یان کۆمپانیاکان لەگەڵ ئەمریکایە پەیوەندێکی ئیجابیان هەیە ئەمەش لە پێناو ئەوەی پرۆسەکەی خۆی سەر بگرێت و بۆ بەردەوام بێ بەڵام بێگومان ئێستا مووقیفی ئێران بە تایبەتی لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل ئێران پەلاماری ئیسرائیل بۆ ئێران هەتاوەکو ئێستا بەردەوام مووقیفی ئێران لە زەعیف بوونایە بەردەوام کۆدوبەندەکان بۆی زیاد ئەکا بەردەوام حەسارەکان بەردەوام ئەو کۆمپانیانەی کە لەگەڵ ئێرانایە عەقدیان هەیە و پەیوەندیان هەیە دەخێنە لیستی ڕەشەوە مامەڵەیان لەگەڵا ناکرێ پارەکانیان بلۆک ئەکرێ هەتا من تەسەورم وایە یعنی ئەگەر ئەمە ڕووی بدایە دەبوایە لە کاتی ئەو ئەزمانەی کە لەسەر کوردستان دروست کرا ڕووی بدایە چونکە کوردستان 10 ساڵی زۆر سەخت و قەیراناوی بەڕێکرد فەرمانبەر زۆر ماندوو بوو حکوومەت خۆی زۆر ماندوو بوو بازار زۆر ماندوو بوو خەڵک زۆر ماندوو بوو بەڵام تەسەورم وایە ئەم قۆناغی کە هاتۆتە پێشەوە کوردستان شتێکی وەها تازە ناکات و کوردستان پێویستیشی بەوە نییە ئەوە بکات عێراقیش دەبێ حەزەر لەوە بکە کە هەنگاوێک نەنێت دەست بۆ هیچ بابەتێک نەنێت کە بابەتی زۆر زەق بن و ئەمریکای پێ تووڕە بکە تقریبا لە کۆتایی ساڵی ڕابردووەوە کاتێک کە حکوومەتی سووریا گۆڕا و ئەم ڕژەمە تازای هاتووەتە سەر حکوم ئەم پەیامە بە عێراقیان گەشتووە و عێراقیان تا ڕادێک توانیان تەنان لە شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیلە باڵانسێک ڕابگرن زۆر باشە کاکتۆر بێستون باسی تورکیا بکەین بەڵێ ڕۆڵی تورکیا لێرە کە پەیوەندێکی دووردەش لەگەڵ هەرێمی کوردستانە هەبووە نەوتی هەرێمی کوردستان تەنها لە ڕێگەی تورکیا و بۆ بەندەری جەیهان و ئەوە بۆ بازاڕە جیهانیەکان ئەڕوات لەم ڕێکەوتنە تورکیا سوودمەندە بێت تورکیا دڵخۆشە بێت یان نەخێر ئەمیش بە دوای کێشەوە بێت بەڵێ لە مانگی ئابە مانگی هەشت کۆمپانیای سۆمە و تورکیا گەشتە ڕێکەوتنی کۆتایی بۆ هەناردەکردنی نەوت لە ڕێگەی تورکیاوە جارێکی تر باش ئەم پرۆسەیە تەنها بە هەناردەکردنی نەوتی کوردستان ناوەستێ لە ڕێگەی تورکیاوە حکوومەتی عێراقی بەرنامەی وایە توانای هەناردەکردنی نەوتی لە ڕێگەی بەندەری جەیهانەوە تا لە تورکیاوە بگەینە بە 1.5 ملیۆن بەرمیل 1,500,000 بەرمیل بە نەوتی کوردستانیشەوە بە نەوتی کوردستانەوە بۆڕیەکە خۆی توانای ئەوەندە نەوتی هەیە بیگوازێتەوە تورکیا لە ڕابردووە ئێمە ئەزانین لەگەڵ هەرێمی کوردستانە گرێبەستی هەبووە بۆ هەناردەکردنی نەوتی کوردستان لە کۆتایی ساڵی 2013ەوە حتا وەکو ساڵی 2022 بڕیارەکەی دادگای فیدراڵی نەوت نێردراوە تورکیا قازانجێکی باشی لەمە کردووە بە تێکڕا تورکیا ینی هەندێک جار $6 دەستکەوتووە بۆ گواستنەوە 1 بەرمیل نەوت بەڵام ڕقەمیش هەیە پێمان ئەڵێ ریپۆرتیش هەیە پێمان ئەڵێ $3 و چەند سنتێکی دەستکەوتووە تێکڕا ئەتوانین بڵین $4 و 4 سنت ڕقەمێکی لەو بابەتە و نزیک لەو بابەتەی دەستکەوتووە بەڵام دواتر ئەوە بوو بینیمان
کێشەیەکی یاسایی لە نێوان تورکیا و عێراقا دروست بوو لە کێشە یاسایەکەی لە بەرژەوەندی عێراق کۆتایی هات. تورکیا ئێستا ملیارێک و 500 میلیۆن دۆلار بە حکمی یاسا دەبێ بداتەوە بە عێراق وەکو قەرەبوو لەبەر ئەوەی پێشێلی ڕێکەوتنی ساڵی 1970 نێوان ئەو دوو وڵاتی کردووە بۆ ڕێکەوتنی نەوتی بەبێ ڕەزامەندی عێراق نەوتی هەرێمی کوردستان هەناردە کراوە لە ڕێگەی خاکی ئەوە. بەڵام تورکیا ئەوەندەی من زانیاریم هەبێ ئەم جارە چەند مەرجێکی قورستری داناوە بۆ حکوومەتی عێراق ئەمەش بە دەرەجەیەک پەیوەندی بەوە هەیە تەعویزی ئەو زیانە بکاتەوە چکە ئەم پارەیە لەسەر تورکیا ماڵە و دانراوە ئیتر چۆنە و کەیە و کەی ئەدرێتەوە پارەیەکە و یاسا بڕیاری لەسەرداوە تەعویزی ئەوە بکاتەوە و هەروەها گرێبەستێکی نوێ بە مەرجی نوێ چونکە ئەزانێ هەم هەرێمی کوردستان هەم حکوومەتی عێراقی پێویستیان بەوە هەیە نەوت لە ڕێگەی باکوورەوە بنێرنە دەرەوە لە ڕابردووە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە هەتاوەکو چەند ڕۆژێک پێش ئێستا عێراق تەنها یەک دەرچەی هەبووە نەوتی لەوە نەڕدەرەوە ئەوش لە باشوورەوە بووە لە ڕێگەی کەنداوە بووە دوو ڕێڕەوی تری نەوتی هەبوو بۆ گواستنەوەی نەوتی عێراق لە ڕابردووە یەکشیان لە ئەردەنەوە ئەو تریان لە سووریاوە بەڵام هەردووچی لە نەتیجەی ئەو شەڕە زۆرەی کە عێراقی کەوتووە و ئەو هەموو کێشەی ڕێکخراوە شەڕی سووریاش بەڵێ ڕێکخراوە ئیسلامیەکان و دواتر شەڕی سووریا لە 2011ەوە هەتاوەکو ئەم کاتانش ئەم بۆریانە لە ناو عێراقا پەکیان کەوتووە لە سووریای پەکیان کەوتووە و عێراق پێویستیشی بەوە هەیە بەشێکی نەوتەکەی بەرەو ئەوروپا بنێرێ چونکە لە ڕێگەی کەنداوە زۆربەی نەوتی عێراق گەشتۆ بازاڕەکانی ئاسیا بۆیە لەم حاڵەتەیە تورکیا چەند مەرجێکی تری داناوە بەڵام لە هەمان کاتیشا بەڵێ تورکیا خۆشحاڵە هەیە حەزەکەم بەسەیاتێ نەپەڕین چونکە کاتی بەرنامەکەمان زۆر نەماوە بودجەی هەرێمی کوردستان بەشە بودجەی هەرێمی کوردستان لە عێراقا حەزەکەم ئەمە تۆزێک ببەستینەوە بەڕێکشتەوە جەنابەت باست لەوە کرد کە ئێستا کۆمپانیەکان کە لەگەڵ کوردستانە ئیشەکەن چاویان لەوەیە کە ڕێژەی نەوتەکە زۆر زیادکەن لە 400,000 بەرمیل لەوە بەرەو سەرەوە ئەمەش بە دیاریکراوی حتمما کاریگەری بێ لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان لە بەغدا بەڵام ئەگەر بۆ نمونە جەنابەت باست لەوە کرد کە تورکیا 1.5 ملیۆن بەرمیل ڕۆژانە توانای گواستنەوەی هەیە ئەگەر ئەم ڕێژەی زیاتری کرد و تورکیا با بڵێن ئامادەی فراوانکردنی ئەو بۆریانەی نەبوو کە زیاتر لە 1.5 ملیۆن بگوازێتەوە ئەو کاتە کاریگەری سەر ڕێکەوتنەکە نابێت کە کۆمپانیەکان بیان و بگرن بڵێ ئەمانەوە زیادی کەین و حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ من ئەمەوە زیادی کەم بەڵام ڕێگەی گواستنەوەی نەبێت بەدیل چییە بۆ ئەم ئالتەرناتیڤ چییە؟ کاک دکتۆر من دەسەورم وایە مەسەلەن ئەگەر پلان هەبێ ئەتواندرێت ئەم ڕێژەیە زیاد بکرێ دروستکردنی بۆڕی و فراوانکردنی بۆری نەوت و یانی تورکیا ئامادەیی هەیە بۆش گرنگجیدان بە ژێرخانی ئابووری و ژێرخانی وزە پرۆسەیە کە ئەگەر پلان هەبێ بۆی ئەتوانرێت جێبەجێ بکرێ تورکیا نەک بۆ هەرێمی کوردستان حتا غازی رووسیا ئەگەێنێتە تورکیا بە بۆڕی تورکیا منتیقەیەکی استراتیجی هەیە منتیقەیەکی جیۆپۆلیتیکی هەیە چ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ ئەوروپا چ رووسیا هەمووی پێویستیان بە تورکیا هەیە بۆیە تورکیاش بۆ بەرژەوەندیەکانی خۆی تەسەورم وایە ئەوە پێش ئەوەی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و عێراقا بێ لە بەرژەوەندی تورکیایە چونکە تورکیا کێشەی ئەوەیە لە منتیقەیەکایە خۆشیان سەریان سوورماوە ئەڵێ سووریا دراوسێمانە نەوتی هەیە ئێران هەیەی عێراق هەیەی ئەم ڕێژە زۆرە نەوتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بەڵام ئێمەی تورکیا نەوتێکی زۆر کەممان هەیە یعنی توانای دۆخیان بەردەوام لە خراپ بەڵێ هەم نەوتی خاو هەم غازی سروشتی بۆیە ئەتوانێت ئیسفادە لەم جۆرە پەیوەندیە جیۆستراتیجیانە بکات زۆر سپاس کاکتۆر بێستون هەوڕێ بەڕێز خۆشحاڵم پێکەوە گفتوگۆمان کرد بێنرانی بەڕێز زۆر سپاس جارێکی تر بۆ هاوڕێتیتان کە تا ئێستا لەگەڵمان بوون پێکەوە گفتوگۆمان لەسەر ژمارەیەکی زۆر پرسیاری بەڕێزیشتان کرد لەسەر دۆخی نەوتی هەرێمی کوردستان بەڕێوەبردنی نەوتی هەرێمی کوردستان ڕێکەوتنی هەولێر و بەغدا و کاریگەری لەسەر بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جارێکی تر زۆر سپاس کاتێکی خۆش